تێڕوانینە شێواوەکان. نابێت سەرمان سۆر بمێنێت ئەگەر هەندێک لە بێباوەڕان بەهۆی باوەڕمان بە عیسای پەروەردگار بە گەمژا و ناواقعی تۆمەتباران بکەن. ئەم بنەمایە ئەوەمان بۆ ڕوون دەکاتەوە کە بەسەر پۆلس نێردراوی خودا داهات. لێرەدا دەبینین لە بەردەم پاشا ئەگەری پاس شایەتێکی نایاب دەدات. دیمەنەکە لە سەرەتاوە ڕوون دەکەینەوە. سەردانی شاهانەمان هەیە. کردار 25 ئایەتی 13. دوای چەند ڕۆژێک شا ئەگرێ پاس و بەرنێکی هاتنە قەیسەریەوە تاکو سلااو لە فیستۆس بکەن. فیستۆس ئەو حاکمەیە کە جێگەی فەلیکسی گرتووە. کاتێک فیستۆس ئەرکەکانی گرتە ئەستۆ، پاشا ئەگریپاس و بەرنێکی گەیشتنە ئەو سەردانەی کرد و ئەمە سەردانێکی سیاسیە. تەواوی دەکەین. کاتێک چەند ڕۆژێکیان لەوێ بەسەر برد، فیستۆس بابەتی پۆلس خستە بەردەم پاشا و گوتی: پیاوێک لێرەیە فێلیکس بەگێراوی بەجێهێشت. بە سەیری دیمەنە گەورەکەی هیرۆدیسیەکان بکەین. ڕەگی هیرۆدیسیەکان دەگەڕێینەوە سەر جوولەکەکان. هەموویان ناوی عیسۆی برای یاقوبن، ئەو پاشایانەی کە خزمەتی ئیمپراتۆریەتی ڕۆمایان دەکرد. ڕێگەوڕێشە جوولەکەیان هەبوو. ئەوەی ئەمڕۆ لە بەردەمماندایە پاشا هیرۆدس ئەگریپاسە، بەڵام لە پڵەی یەکەمدا دەگەڕێینەوە بۆ پاشا هیرۆدی گەورە. هیرۆدی گەورە ئەو کەسە بوو کە هەستی بە هەرەشەیەکی توندی کرد بەرامبەر بە لەدایکبوونی مەسیح کاتێک لە مەجووسیەکانەوە بیستی. ئەو کەسەیە کە منداڵی تەمەن 2 ساڵ و کەمتری کوشتووە. کارکتەرێکی لە ڕادەبەدەر درەند بوو. پاشان هیرۆدس ئەنتیپاسمان هەیە. ئەو کەسایەتیە سەرەکیە کە هاوسەردەمی هیرۆدس ئەنتیپاسە. یۆحەنای لە ئاو هەڵکێش باسی لە خراپەی ئەخلاقی ئەم پیاوە دەکات کە لە کۆتاییدا بووە هۆی سەرپەراندنی. کارکتەرێکی زۆر درەندە. پاشان هیرۆدس ئەگریپاسی یەکەمەمان هەیە. ئەمەیە کە سەری یاقوبی برای یۆحەنای بڕی بەهۆی ئیمانەکەی بە مەسیح. هەروەها هەوڵیدا پەترۆس دەستگیر بکات و زیندانی بکات بۆ ئەوەی جوولەکەکان ڕازی بکات. پێلانی کوشتنی دانابوو، بەڵام خودا بە موعجیزەیەکی ڕزگاری کرد و لە زیندانی دەرهێنا. ئەوەی ئەمڕۆ لە بەردەمماندایە هیرۆدس ئەگریپاسی دووەمە. پاشای نیوەی باکووری فەڵەستین بوو، وەکو باقی هیرۆدسەکانی تر. ڕەگوڕیشەی لە جوولەکەکانەوە بوو. هەروەها لە نەرێتی جوولەکەکان تێگەیشتە بوو. ئەو بەباشی ئاشنایی ئەم نەرایەتی بوو. هەروەها زانیاری و ئاشنایی لەباری کتێبەی پیرۆزەکانی جوولەکەکانەوە هەبوو. هاوتەرخی پۆلس بوو. پۆلس تێگەیشت کە ئەم کەسە بەباشی لە چیرۆکی کتێبی پیرۆز لە پەیمانی کۆن تێگەیشتووە. خاڵێکی دیکە ئەوەیە کە ئەگریپاس بۆ ئەوەی دڵسۆزی خۆی بۆ ڕۆما نیشان بدات، دوای ئەوەی دەست بەکار بووە سەردانی فیستۆسی کردووە. هەر ئەمەش ئاوای کردووە لەو کاتەدا لەوێ بێت. ئەوەی مێژوو دەیگیرێتەوە ئەوەیە کە بەرنێکی خوشکی هیرۆدس و ئەگریپاسە پەیوەندی نائەخلاقییان هەبووە. درێژکرایەوەیەکی دیکە هەڵوەشاندنەوەی ئەم بنەمایە هیرۆدسیەکانە. کاتێک هیرۆدس ئەگریپاس لە سەردانەکەیدا گەیشت لای فیستۆس، فیستۆس باسی پۆلسی بۆ کرد. ئەگریپاسیش حەزی لێبوو، هەروەها فزوولی هەبوو کە بیبیستن. دەرفەتێکی نایابی بۆ پۆلس ڕەخساند تا لە بەردەم ئەم پاشایە دەربکەوێت و شایەت حاڵی چیرۆکەکەی بێت. بەڕاستی پۆلس شایەتی هەموو چیرۆکی ژیانی خۆیدا. ئەم شایەت حاڵیە یەکێک لە گشتگێرترین لێداوانی وردەکاریان چیرۆکی ژیانی پۆلس لە پەیمانی نوێدا، چونکە تێیدا پۆلس باس لە گۆرانەکەی دەکات، باسی ئەوەی دەکات کە لە ڕێگای دیمەشقدا بەسەریدا هاتووە و باسی بەنگەوازی خودا بەسەر ژیانەیەوە دەکات. لە ناکاو لە ناوەڕاستی قسەکانیدا سەرسومانی فیستۆس
بە هەڵچوونەوەی دەردەکەوێت. کاتێک پۆلس بەم دەڵێت، قسانە بەرگەری لە خۆی دەکرد. فیستۆس هاواری کرد. پۆلس شێت بوویت. ئەوەندە خوێندوومتەوە کە شێت بوویت. لە ناوەڕاستی ئەوەی پۆلس چیرۆکەکەی و شایەتحاڵی خۆی لە بەردەم پاشادا دەگیرێتەوە. ئێمە وەڵامی ئەقلانیی پۆلس دەبینین. ئەو پەری ئەقلانیەت و ئەو پەری لێهاتووی. وەڵامەکە لە کردار 26 دەخوێنینەوە لە ئایەتی 25. دەست پێ دەکەین. پۆلس گوتی فیستۆسی پایەبەرز شێت نیم. بەو پەری ڕێزەوە قسەکانی ئاراستەیی دەکات، بەڵام قسەی ڕاست و شیاو دەکەم. لێرەدا وەڵامی تۆمەتی فیستۆس بەڕێزەوە دەداتەوە. پۆلس بەرگەری لە خۆی دەکات. تەواو دەکەین. ئەم پاشایەی ئازادە قسەی لەگەڵ دەکەم، ئەم شتانە دەزانێت، وەک ئەوەی بە فیستۆس بڵێت پاشا ئەگریپاس باش تێدەگات کە باسی چی دەکەم و ئەوەی باسی چی دەکەم ڕاستەقینەوەیە. دڵنیام هیچ لەمانەی لە لای شاراوە نییە، چونکە ئەم کارانە لە سووچێک نەکراون. وەک ئەوەی پۆلس پێی بڵێت فیستۆس لەکوێ بوویت پێم دەڵێ کە من شێتم. لێرەدا پۆلس مەبەستی خۆبەرزکردەوانەی ئەگریپاسە و پێی دەڵێت کە بە دڵنیاییەوە باش دەزانێت پۆلس باچی دەکا. لە هەمان کاتدا پۆلس بۆ پەری لێهاتوویەوە وەڵامی فیستۆس دەداتەوە و پێی دەڵێت کە تۆش دەبوو لەم بابەتانە بزانێت. پێم دەڵێت کە من شێتم. پۆلس بە لێهاتوویەوە وەڵامی تۆمەتی بە شێت لە قەلەمدانی دەداتەوە و کە لە دژی دەکرێت. پۆلس پێشووتر لە نامەی یەکەمی خۆیدا بۆ کۆرنسۆسیەکان هەمان تۆمەت لە ڕوانگەکەی ڕوحیەوە دەخاتە ڕوو. یەکەم کۆرنسۆس 1:18 پەیامی خات بۆ لە ناوچوان گێڵانیەتیە، بەڵام بۆ ئێمە ڕزگاربووان هێزی خودایە. پۆلس ئەم وشانەی پێش ساڵانێک لە ڕاوەستانی لە بەردەم ئەگریپاس و فیستۆس نووسین، بەڵام تێگەیشتبوو کە خەڵک چۆن بەم شێوە وەڵامی پرسی خاچ دەدەنەوە. ئەمە باس لەوە دەکات کە لەگەڵ فیستۆسدا ڕوویدا. پەیامی خاچ گەمژەیە، بۆیە لە ناوچوان بۆ ئەوانەی مەبەستیان نییە گوێیان لێبێت و وەڵامیان بۆ سەرزەنشتەکانی ڕوحی پیرۆز هەبێت. دوای ئەوەی پاشا ئەگریپاس هەموو چیرۆکەکەی بیست، ئەنجامەکەی لەسەر ئەو بابەتە بە فیستۆس گوت. ئەگریپاس بە فیستۆسی گوت ئەگەر ئەم پیاوە داواکاریەکەی نەدابووایە قەیسەر، دەکرا ئازاد بکرایە، بەڵام لە ڕێزبەندی چیرۆکەکەوە دەزانین کە ئەمە بەشێک بووە لە پێلانی خودا بۆ پۆلسی نێردراوی خودا. ئەمەش دەمانباتەوە سەر پرسیارێک بۆ تەفکیرکردن و جێبەجێکردن. هەرچەندە ڕەنگە ئێمە بەشێتی تۆمەتبار نەکرین، بەڵام ئەو شێوازانە چین کە ئەمڕۆ بێباوەران گرتوویانەتە بەر و هەڵوێستی فیستۆس بەرجەستە دەکەن. کەسانێک هەن باوەڕداران بەوە تۆمەتبەر دەکەن کە نەزانن لە ڕابردوودا دەژین و لە واقعیدا ناژین. بە ساولێکە تۆمەتبارین دەکەین. تۆمەتگەڵێک هەن کە ئاراستی باوەڕداران دەکرێن بەوەی کە لە ڕووی دەرونیەوە و هاوسەنگ نین، لە ڕووی دەرونیەوە و سۆزداریەوە تێکچوونە. فرۆید خۆی چەندین ساڵ لەمەوبەر لە شیکارەکانیدا بۆ باوەڕداران وتی کە باوەڕداران باوەڕیان بە خودا هەیە بەهۆی پێویستیتان بە ئاسایش کە لە وێنەی باوکەی سەرچاوی دەگرێت لە ژیانمان. کاتێک بیر لە خودای باوک دەکەینەوە، پێویستمان بە کەسێتی باوک لە ژیانمان شکست پێدەهێنێن. ئەمە لێکدانەوەی فرۆید بوو بۆ بیرۆکەی ئیمانی مەسیحی و پەیوەندی لەگەڵ خودای باوکدا. تەنانەت کەسایەتی پێشکەوتووەکانی ڕابردووی وەک فرۆید ڕەفتاری باوەڕدارانیان بە شێوەی شەرمەزارەکەی لێکدایەوە، بەڵام شتێکی سەیر و سەرسوهێنەر نییە. هەروەک چۆن پۆلس دەڵێت پەیامی خات بۆ لە ناوچوان نەزانیە. جارێکی تر بنەماکە دووبارە دەکەینەوە. تیڕوانینەی شێواوەکان نابێت سەرمان سوور بمێنێت. ئەگەر هەندێک
لە بێباوەڕان بەهۆی باوەڕمان بە عیسای پەروەردگار بە گەمژە و ناواقیعی تۆمەتباران بکەن.